جماعة شلون باشن لمباسكتان هشتي ريكا بابزاني شين لايفا كمان قيشتوها باش بخير بين خوشة ويساني بن سرچاو ماتن هیوادارم کە زۆر عال بن عال ئێستا باش ئابزانێکم وەساکە چۆنە زانم شیکە ئەشەو بیلە ئەوە چییە قوربانی ئێوە خۆتان گوڵن خۆتان ئازیزن کاکی وەگیان قوربانی ئێوە ئەو قۆزیوشم لە ئێوە بۆ ماوەتەوە ها هەمووی ئێوە بە فاکس وشت دەینێرن ئاراوەڵا ئێستا گوێم لە لایڤێکی هینەوە بوو کاک بەرزانەوە بوو لە ئەڵمانیا گۆرانیە وت گۆرانیەکەی مەحەمەی ماملێ ئەیوت بەری بەیانیان پێم خۆشە لە باوەشێ بگرم وازانێ ئێمە ڕقمان لێتی بەخۆ هەمووی پێی خۆشە خوا قەزای گیان خۆ توانی بە قوربانێ ئەراوەڵا باشە دێلەش سەر بە هیوادارم بە ئاواتی خۆ بگەیت و بەیانیە دانێ لە باوەش دوعای بەخێرتان بۆگم چی بکەم کاکی خۆ ئەراوەڵا دوعای بەخێرتان بۆگم قوربانی تۆ بەخێر مەسەر چاو بەخێر بە نازی زاری من قوربانی ڕۆحی تۆ کاکە مەریوان قوربانی ئێوە یاخوا بەخێر بێن باوانەکەی منن ئاچی کاک با بەڕێزان کۆ ببنەوە وەڵی خاڵە شاڵە ڕەشەکەم نەگەیشتووە بەڵام خەریکە تاوا بێت ئەرەوەڵا خەریکە نییە تاوا بووە بەڵامی ترەوەی برادەرێ بێتەوە کەسێ خسمێ ئەم لاولایە بێتەوە لەگەی خۆیان بۆم بێنە شاڵە ڕەشەکەی شەڵا بەویشەوە لایڤەکەی بینین ئەگەر نەمرین و تەمەن باقی بێت ئەرەوەڵا ئەگەر مردیشم ئەوە وتومە هەمووی بن بەخین بەو کورد و مردوشە بۆ خۆن لەبەریکەن بە شاڵ و بەجلی کورد و بار هەموویەوە بڵێن یادگاری ئارام ئەحمە ئەرەوەڵا قوربانی تۆ کورە سڵاو لە ئێوە کاک محەممەد گیان با ساقی ئێوە بمە هەڵا فەقەوە تازانی ئەوە زۆر میهمە ئەزانی دنیاوا لێک بیتەوە ئەراوەڵا کاکە ئاوا من ڕاستی خاوە ئەوە برادەراڵێ بەم قاتەوەڵێ هەموو سێبانی کرێکی تۆیە وەڵی برامیت ئەبێنی سەر وای بیکاتەوە کاکە خۆ ئاوا باشە وەڵا ئەتاسەرایی تااقتم لێی نەماوە بەخوا مادەم سەفەرە ئاوای کرد لەو هەڵبژاردنەیە باوەڕم بە ئەتاسەراویش نەما تااقتم لێی نەما بەڕاستی ئەراوەڵا و تویشمە بمرم قاتەکانم کەن بە دوو بەشەوە بەشێکیان بن بە کاک ئەتاسەرایی بە یادگاری قاتە کوردیەکانم ئەراوەڵا باشە ئازیزان ئەچینە ناو بابەتەکان هیوادارم کە بتوانم وردە سوودی پێسوودە هەموو لایەتان بگەێنم بابەتەکان بۆ تێکەڵەیەکە لە سیاست و لە کۆمەڵایەتی و لە مازایی لە سوودام لە کۆمەڵەشت بەڕاستی لە مێشمە گەڵاڵە بووە هیوادارم کە بتوانم ئەمڕۆژ ئەم شەویش ڕێی خۆم و قسە و باسەکانی خۆم بکەم بە هیوای کە سوود بە هەموو لایە بگەێنین هەرەوەڵا لەم باوەیە پاڤڵ تاڵەبانی کۆمەڵی هەیەشێک لەسەر نەوشەوام سەفا ڕاستیەکەی من لێرەوە بە هەموو خەڵک دەڵێم ئینسان نابێ بکوێتە دیفاع لەم و لەو بەڕاستی نەوشەوام سەفا تەنها باوکی کوڕەکانی خۆی بووە کوڕەکانی خۆی لەژێر سایی باوکیان نابوون بە ملیۆن خاوەنی سەدان ملیۆن دۆلارن کاتێک کە ئەوان هەزار پەتپەتێن و بێحورمەتی بە باوکیان پێویست ناکە کە خەڵکی کە قسە بکە من بە گشتی ڕوویدەم لە هەموو خەڵکە لە حەقیقەتا خۆشەویستان هیچ کاتێک خۆتان پیاوخراب مەکەن لەسەر مەسعود بارزانی جەلال تاڵەبانی ئەوجا تەڵەبانی ژێنەمەوە عەفو نێچێڤان بارزانی مەسعود بارزانی پاڤڵ تاڵەبانی خوبات تاڵەبانی بە نمونە سیاسیەکانی کە لاهوری شێخ جەنگی فڵان ئەلەم بابەتانە بەڕاستی ئینسان عەزیزان سەگی ڕاو نییە دابنیشی خەریکی دیفاعکردن بێ لەم و لەو ئەگەر قسەیەکیان بەخۆوت وەڵام بەرەوە
ئەگەرنا ئەوە ئیشی ئێوە نییە دابنیشن دیفاع لەم و دیفاع لەو ئەمە سکرتێری حیزبە و ئەوە سەرۆکی فڵان کەسە و ئەلەم بابەتە بەڕاستی عیبە کاکە. ئینسان دووبارەیەکەمەوە نابێ ڕۆڵی سەگی ڕاو ببینێ بە هیچ جۆرێک. پێویست بەوە نییە کە ئێوە دیفاع لە هیچ کەسێ بکەن جگە لە خۆتن. عیبە، یعنی چ پیاوە بێت چ ژن بێ بەڕاستی زۆر عیبە هەسێ دیفاع لە مولۆ بکات. نەو شوام سەفا کوڕی باوکی کوڕەکانی خۆیەتی کوڕەکانی بوون بەخوای سەدام لە دەرە بۆنەی باوکیەوە با ئەوان ڕۆژەی لەسەرکەن. کاتێ ئەوان دیفاع لە باوکی خۆیان ناکەن ئێوە وەختان چێ بەچێ کاکە؟ ئێمە حەقمان چی؟ دەستی پاڤڵ خۆش بێت، دەستی خۆش بێت. جا قسەکانی ڕاست بێ یا ڕاست نەبێ بەڕاستیەوە کێشەی ئێمە نییە. کوڕەکانی خۆی هەنوو نەو شوام سەفا تەنیا ئیسفادەی بۆ مناڵەکانی خۆی هەبووە، بۆ هیچ کەسێکی نەبوو بەڕاستی. لەبەرەوە ئەرچی ئەوانە جواب بنەوە نەک ئەرچی خەڵکی تر. ئەو سەردەمە گوزەشت دابنیشن دیفاع لە شوام سەفاکەین و پەلاماری ئەم و ئەو بین لەسەر فڵان ئەوە نایخوا بەڕاستی. نا ئەوە واز نەبێن. جا ڤیدۆیەکیشم بینی خۆشەویستان، کۆمەڵێ مامۆستای ناڕازین ئەچن بۆ لای ڕێیانکردانی، یەکەیەکە ئاوا وەسەر دەرگاکەیە، ئەوانش ئاوا یەکەیەکە چێژۆ تۆقەی لەگەڵاکەن ئای بۆکەن. ئەمەیە مامۆستای ناڕازی؟ هەڵی تڕێنە بارەکە ڕەنگینە مامۆستای ناڕازی. تۆ ناڕازینی، تۆ بەس ناڕازی موچەکەتی، بۆیە ئەو کاتێژ من هەر لەگەڵتانە نەبووم بەڕاستی. چونکە ئەمزانی کەسێ بەشتان پیاوی یەکێتی کلکن کلک لە ڕاستی. لەبەرە قەت بڕوان بە ئێوە نەبوو لایەخدا هەمووتان مامەڵاکەن بەشێر پارە و گیرفانی خۆتانەوە نەک شتێکی تر. باشە هەر ئێوەوانین ها سیاسەکانی هەمووی هەروایە، هونەرمەند، نووسەر، شاعیر، فلیمساز هەتا دواییم کاتێک نایەن بەستەمکارێک نەود لە بازاڕەکانە دەبێ خۆیان و ئەدەب و هونەریان لە پێ بکرێ بەڕاستی. کاتێک کە دژی جەلاد و خاینانی وڵاتەکان قسەیەکیان نەبوو دەبێ بدێنە بەر هێلکەی بۆ گەن و تەماتێ ڕەزی و ئەوانە ئیتر نە هونەرمەندن، نە نووسەرن، نە شاعیرن، نە هیچ. کۆمەڵێ قوزەڵ قورتن لەژێر ئەو ناوانەیە خۆیان ئەژێنن بەمانایەکی تر سەپڵی لاورگن دوو لە ڕووی ئێوە گونی قۆڕن بەڕاستی شتێکی تر نین. وەک سیاسیەکان ئەوانیش تەنیا ورجیان هەڵەگۆزن. هونەرمەند و شاعیر و نووسەر ئەوەیە کە لە شەقامەکانە بەستەمکاری بڵێ نە کە ئەمەی نەوت ئیتر هیچ نییە بەڕاستی بێ تێ هەڵێ. ئیتر وەکو هینەکە وایە، وەکو ئەم گەجەل و گوجەرە وایە کە ئەچێ ئەبێ خۆی هەڵەبژێرێ بۆ کاندیدی بۆ ئەندام پەرلەمانی. یعنی تۆ سێری کە لە تەوێڵە و بیارەوە بۆ پێنج هەتا ئەگاتە زاخۆ ئەم سەفەرە یەک دنیا لە خەوش و خاڵ لە ئینسانی هەرچی و پەرچی هەمووی خۆی کردو بۆ بە ئەندام پەرلەمان بۆ پارەپیاکردن. باشە کاکە ئەوەیە. جا هەموویشی ئەوەی کە لە دەڤەری سێمانیا بوو هەمووی واقسیانە کرد کە گویا دژی بنەماڵەی بازانی بۆی خەڵک دەنگیان باتەوە نییە عەلەسا چەنە ئەنتی بنەماڵەی بازانی بێ ئەوەندە ئەتوانێت دەنگ بێنێ. ئالم گۆداوا بەڕاستی مەلایانە کرد. باشە جا دانەیە هەبوو لە سێسایە خۆشەویستان دایکی بە هەڵە ناوی نابوو حاجی ناوی نابوو مەلیکی حاجی سەلام. جا ئەم داماوە خۆی کاندید کردبوو لە سێسایەخە ئازیزان بە خەڵکیەوە دەنگم پێ بدەن من ئەمەنە نۆکە ڕەشەم خواردووە ئیتر هەرکە بووم بە ئەندام پەرلەمان لەو دێگەڵەیەوە یەکسەر لولەی ئاربیجەکەم ئەەکەم بە بنەماڵی بەجان سەری ڕەش مەسرور و مەسعود و ئەمانە هەر هەمووی تیابم بەڕاستی. باش نییە؟ بەو حاڵەش ئێستا دەرنەچوو عەزیزەکەی من چاوەکەم تۆ مەلیگنی بە قوربان تۆ بە هەڵە دایکی ناوی کاک قەسەم بەخوا لەو سەیسایەقەیە تەکسی سواری ناکا بە پارەیش یعنی تەکسی پێی عیبە سواریکە. ئێوە چی خودان کای دەکەن بۆ ئەندام پەرلەمانی وە پارە پیاکردنوارم بابەتان ئێوە چین بەڕاستی کاکەشی من گاڵتەم بۆ شتانەیە بەخوا من هەر گاڵتەم بۆ مۆزوعانێت بەڕاستی عیبە. دانەیەکی تر لە هەولێرە ئەوە چڵکاو و نازانچی بە لە پیاڵەیە کە داینا بۆ ئاگری بەدەستیەوە خۆشەویستان بەڕێزانەوە بەزان قەساب ئەم چڵکاوی خواردوێتەوە نیوەی و نیوەکەی تریشی هەروە ماوەتەوە و ئەی خەمە مەتحەفەوە تۆ سەیری فەقیر و هەژار کورە وەڵڵا ئەزیزەن ئەم دەسەڵاتە سوالکەر یەشێتیەوە بە قورئان بە قورئان سوالکەر و لاتولود یەشێتیەوە ئەم یەکێتی و پارتیە ئەگەنا ئەوانە هیچ نین. باشە ئاخر تۆ ئەم چڵکاوە چیە دەرە لە پیاڵەیەکە بەڕێزانە وەڵامە بەرزان قەساب جا عەزیزان ئەو بەرزان قەسابە یەکەمین جەلادە لە کووردا با باش بیزانی مەگەر ملازم مەحسین وابێت. باشە بۆ تعداکردن لە ئابڕۆ شەرەفی خەڵک کەچی ئەوەی داناوە بە ئارەزی خۆی ئەوە چییە کاریژە ئەو چڵکاوەی داناوە وەڵاوە پیاڵەکە بۆ اینجا عەزیزانی ئارام ئەحمەد خۆشەویستانی من بڕواتانە بێ بڕواتانە بێ بەس فەقیر و سوالکەر و قوربەسەر و دامە ئەمانێشتەوە. ئەمە بابەتشمان هێنا خاڵی کۆتایی اینجا گوێ بگرن با یەک کۆمەڵ ڕخنەی جددی و باش بگرم لە کۆمەڵێ مەواضع کە ئێوە ڕەنگە نەتوان دەسی بۆ برن بەڵام ئارام ئەحمەد دەسی بۆ ئەبە لە ڕاستیە لەوە دەست پێکەم کە دووڕوویی دەبڵموڕاڵی خەڵکی ئێمە هەموو سنوورێکی تێپەڕاندووە عەزیزانی من بڕواتان هەبێ
کەس دڵی نێشێ ها ڕووی دەمم لە هەر هەموو کۆمەڵگایە نایشتم ئەم کۆمەڵگایە خەڵکی باش و پاک و ئەوەی تیانە ئەمە نە بەڵام من باسی زۆری نەئەکەم باسی ئەکسەریەت ئەەکەم لە حەقیقەتە باشە زۆربەی زۆری ئەم کۆمەڵگای ئێمە وەڵڵا بە پیاوە بە ژنەوە بە گەنجەوە بە پیرەوە نە هەستیان هەیە نە سۆزیان هەیە نە ژن و مێردایەتی ئەزانن نە خزمایەتی ئەزانن نە خوشک و برایی ئەزانن نە باوک و کچی ئەزانن نە باوک و کوڕی ئەزانن باشە هەر هەمووشی کە قسەی لەگەڵ ئاکەی بەدەم زۆر میهرەبانە دڵسۆزە بۆت ئەمرێ ئەوەکە بەڵام لە ناخا بەڕاستی شەیتانێکە باشە بە تۆزێ پارە نزیکترین کەسەکانی خۆی هەڕاجەکە هەرزان فرۆشیەکە و پشتیتیەکە ڕاست ئەو کۆمەڵگای ئێمەیە عزیزان کە من لە کوردستان بووم هەتاوەکو ئێستەیش پێشتریش برا لەگەڵ برایە قسەی ناکرد لەسەر پارتی وێشێتی و حیزبایەتی وەرە بەشەر تو ئەوەندە داماو بی ئەوەندە قوڕبەسەر بی برایە کە هاو خوێنتە لە یەک دایک بوون لە یەک باو بوون قسەی لەگەڵ نەکەی لەبەرەوەی ئەوە پارتیە ئەوە یەشێتیە تاڵەبانی و بازانی سەرانی کردی پاری بۆ خوان بەیەکەوە دانیشتن و بەیەکەوە ئەیان خوارد و ئەیان گوزەراند خەڵکی ئێمە ئاوایە کاکە جا هەندێک کەس بە من ئەڵێن چی ئەڵێ کاکە ئاغا مەحمەد تۆ بۆ نایتەوە ئەخە بێم و بۆ کوێ کاکە بۆ لای چێ بۆ لای بۆ کام نیشتیمان بە نەفرەت بێ ئەو نیشتیمانە ها ئێ کاکە وەکو هێمن موکریانی شاعیر ئەڵێ لە شعرێک ئەڵێ من لە داخی خزمی خوێڕی و ئاشنای ئەحمەقەڵاتم منیش لە داخی کەسە گەجەر و گوجەر و تعدای پارتی وێشێتی و ئەمانە هەڵهاتوون بۆ ئەوروپا کاکە خۆمن بۆ پیاسە نەهاتوون بۆ ئەوروپا باشە کورە لێرەوە دوور لە ڕووی ئێوە هەزاران نەفرەت لەو خاک و نیشتیمانە کە من نەتوانم وەکو مرۆڤ بە کەرامەتەوە لەسەری بژیم باشە هەزار نەفەتی لێبێ ئێمە لەژێر سایی بەعسا ژیاین ئێمە تێکۆشان و خەباتمان کرد ئێستا بە نمونە کوڕە لووسکەلەکەی شارازی برای مەحمەدی خوات ئەیخوا بۆ خۆی باشە بە نرخی کچ بیفرۆشە لە بازاڕە کاکە لەگەڵ ڕێزما بۆ کچ بەڕاستیکە حەدی لێ بەکشش بێت باشە ئێستا کچانی برای مەحمەدی خۆن عەزیزانی ئارا مەحمەد سەدان مناڵە ورتکەی هەرچی و پەرچی و خوێڕی و لاتولوتی بنەماڵەی بازانی و سەرانی پارتی وێچێتی بۆ خوان ئەیخۆن باشە دەی ئێوە بڵێن ئێمە بێنەوە بۆ کوێ باشە عزیزانی من ئینسان بە عەقڵ بە مەنتیق بە دوای ئارامی ئاگەڕێ کام ئارامی خۆ ئێوە کەسێنی ئەم باشووری کوردستانەکەم هەمووتان لە شەڕان هەمووتان دژی یەکترینن هەمووتان ڕقتان لە یەکتریە بە یەکەوە نان و چاکەیە خۆن بە یەکەوە هەڵەپەڕن کە پشتان هەڵکرد لە یەکتر اینجا زەمی یەکترەکەن قسە بە یەکتر ئەڵێن سوکایەتی بە یەکتر ئەڵکەن باشە بڕۆسێنی ئەو سۆشیال میدیایی کە کوردی باشووری تایە جگەر لە گوێن و سوکایەتی و یەکتر شکاندن ئەوەنە معریفەی تیانە ئەمەندە ئەخلاقی بەرزی ئینسانی تیانە هەر هەمووی گوێن و سوکایەتی و بێحورمەتی و شکاندنی کەرامەتی یەکترە لەمە بەدە ئێوە شتێکی ترتان نییە بەڕاستی بۆیە ئازیزان پیاوی ئاقڵ بە دوای خۆشەویستی ئاگەڕێ ژن و پیاوی کورد ئێوە پێم بڵێن کە ئەزانن خۆشەویستی و برایەتی چییە لەکوێ ئەزانن خزمایەتی چییە لەکوێ ئەزانن خێزان چییە والله عزیزانی ئارا مەحمەد 11 ساڵی سەرەتا کە من هاتووبەتە ئەوروپا بە تورکیا و بە یۆنان و بە ئیتالیا و ئەم بابەتانە باشە یەک کەس لە منی نەپرسیەوە بڵێ و کوڕە چی بەسەر هاتووە لە دۆستەوە لە خزمەوە لە ناساوە بە منیان نەپرسیوە 11 ساڵ بڵێ ئەو کەسەی ئێمە چی بەسەر هات باشە لە کاتێکە خەڵک بزنێکی بڕوا لێ پرسێ یەک کەسێک نەیوتوەرە کاکە و کوڕشی بەسەر هات دڵنیام هەزاران هەزار ئینسانی وەکو من هەیە لەو کۆمەڵگایی ئێمەیە کە هاتووە کەس لێی نەپرسیوەتەوە لە حەقیقەتە باش نییە ئەمە کۆمەڵگای ئێمەیە خوشک تا ئەو کاتە خوشکتەکە شووەکات دوای ئەوەی ژیانی دەبێتە هاوسەرەکەی کە مناڵەکەیشی بوو اینجا هاوسەرەکەیشی ئەبێتە پێڵاو بەس مناڵەکەی تەواو ڕوو لە مناڵەکەی و پشت لە هەر هەموو شتێک باشە برایش بە خوشەکەی هەر بە هەمان شکڵە ئیتر نە خوشکایەتیەکە نە برابرایەتیەکە نە کەسایەتیەکە نە خزمایەتیەکە هەمووی بۆتە بەژۆندی تایبەت بەڕاستی باشە من وەکو ئارا مەحمەد بابایەکی تێ هەڵدراوی ژێر دەسەڵاتی چەتەکانی پارتی وێکێتیم خۆشەویستان بۆ ڕواتانە بێ هاتوومەتە ئەم هۆڵەندایە خۆم کارەکەم خۆم ئەژیم بۆ ڕواتان هەبێ لە کۆمپانیایەکە ئیشەکەم کۆمەڵێ ژن و پیاوی هۆڵەندی تێدایە بەخوا قەسەم ئەگەر ڕۆژێ تۆزێ بێ تاقەت بم باشە یا سرم بێشێ یا ئەوە بێت ژنێکیانیت دەسەخاتە سەر شانم ئەوە چیتە بۆ بێتاقەتی کێشە چییە هێندە بە سۆزە والله من ئەو سۆزەم لە کەسی خۆشم نەبینیوە
بەخوا قەسەم لە نزیکترین ئینسانی کەسی خۆشم نەبینیوە یان پیاوێکی هۆڵەندی کە هاوکارە لەگەڵما یەک بۆ لات کێشەکە چییە ئەو ئەمڕۆ بۆ بێتاقەتی بۆ قسەی خۆش ناکەی بۆ ئەوە ناکەی بۆ ئەوە کارێکەکان کە مناڵەکانی خۆشی وانین بەڕاستی وانین باش نییە ئەمە ڕاستینەی ئێمەیە بەڵام لە کۆمەلگای خۆمانە تۆ ناتوانین چاوەڕوانی هیچ شتێ بکەی بەڕاستی لەو کۆمەلگای ئێمە باشە چونکە تۆ ژنێکی کوردوان نابینیت پیاوێکی کوردی وان نابینی باشە حتا لەم ئەوروپای عەزیزان ژنی کورد باش نییە هەموو پیاوێکی شەرقی بە چاوی سووک سەیر دەکات بەڵام بە سەعات بەدەم ئەوروپیەکەوە پێیەکەنێت باشە هەمووشی خۆی پێ پاک و تەمیزە باشە بەلاتە ئەڕوا چونکە ناخی پوتە بەند بۆ نمونە خۆی زۆر بەشت بەمێجا ئەڵێ ئینسانی لوودبەرز ناخی پوتە بەڕاستی هەمووی لوودبەرز و ناخپوتن ناحەقیشیان نییە خۆشەویستانی من لە سەرێکەوە گەت و حسابی کەیت هەموو کوردەکان لەم ئەوروپایە بە سوکایەتی بەیەکترەکەن باشە دووژن لە جێگایە کۆ ببنەوە قسە بەشنی ترڵن یا دوای بێتری ئەڵێ سوکایەتی بێترەکەن پیاوەکانش هەر وایە بەڕاستی باشە هەمووی دانیشەیە باسی ژن و کچ و خێزانی یەکترەکەن ئێستا من لێرە دانیشتوم چەند جار ئەوم باس کردەوە شوقەیە لەو بەرمەوەیە بنمونە وای دانە شوقەیە لەو بەرمەوەیە ئەم شوقەیە یەک ماڵی کوردی تێدا بێژن یەک پیاوچێ بۆ ئەوێ ئەمەڵێ ئەرە وەڵا ئەو بۆچی چوو ئەوە ڕووی ئەوەی کرد تەواو باشە بەڵام هەموو شوقەکانی تر لە هۆڵەندیە و ڤێتنامی و داروبەردەوەتیایە بێ ئەم کوردە بۆی مەوزوع نییە هەزار پیاویش خۆی پیا بکات بەس چاوی لە کوردەکەیە بۆی کە ئابڕووی کوردەکە بەرە سوکاتی بە کوردەکە بکە ڕاستی باش نییە بەس ئێوێ چۆن بتوانێ هاوزمانەکەی خۆی سوک و سەلیم کا بابە تەدەخولی ژیانەکەی بکە باشە جا هەمووشی وایە بۆیە هەمووی لە یەکتر ڕاکە و هەمووی پشتەکاتی یەکتر چونکە خۆیان یەکتر باشە ناسن ئەزانن کە هەمووی زەمی یەکترەکە لە حەقیقەتە باش نییە ساڵانی زوو منە چوومە چاخانە ئەوانە کۆمەڵی خەڵک قسەیە کرد بەڵام هەمووی پێتەرەکردن بەڕاستی ئێستا لە هەر مێزێکە من دابنیشم هیچ پیاوە بۆی نییە باسی یەک ژن کا بەڕاستی هەت بۆی نییە بەڕاستی نابشتی وە قەدەغەیە بەڕاستی لە فەرنجی ئارام ئەحمەدە باشە کابرا ئەچێتەوە بۆ کوردستان ئازیزان ژنێکە هێنێ یەک ساڵ خەریکە بێ پارەی بۆ سەرفەکە هەر کە هێنای ژنەکە یەکسەرە یا کچەکە خێرا ڕائەکات تومە ژێر بەژێر لەگەڵ پیاوێکی ترا ئیلاقەی هەبوو و کڵای کوتە سەر ئەم و ڕێکردوو بۆ لای ئەو پیاوەی کە ئێوێ باشە لە کوردستانەوە هێناوێتی لێرە ئەڕوا بۆ لای کەسێکی تر باشە سەیرەکەم پیاوەکە ئەیکا بە هەڵا مەیکە بە شەڕۆشین و شەپۆڕ مەڵێ من هێنام و پارەم تیا سەرف کرد مەڵێ من مافی پەنابەریم بۆ وەرگرت ئەو فێڵ باز بووە تۆی بەکارهێناوە بۆ گەیشتن بە مەرامەکانی خۆی تۆیش گەمژە و نەزانبووی کە خەڵەتاوی لانی کەم ئەبێ باژی گەمژەیەتەکەی خۆ بدەیت چونکە خۆشەویستانی من ژیان یاریە لەم یاریە یا ئەیدۆڕێنی یا ئەیبێتەوە ژیان سڵا و کێشمە کێشمە یا سەرەکەوی یا ژێرەکەوی ئەگەر برتەوە خێر ئەداخێر لە خۆ باین مەبە ئەگەر دۆڕاندت مەشکێ هەستەرەوە سەرنە دەست پێ بکەرەوە بەڕاستی باش نییە باوەڕ بەوە بهێنە کە تۆ یاریەکی کردووە بەڵام ئەم یاریت دۆڕاندووە یاریت کردووە بەڵام کەسێک زۆر زانتر بە تۆ فێڵی لێ کردووی بۆیە ئەمە کۆتایی دنیا نییە بڕۆ کەسێکی تر بێنە ناو ژیانی خۆتەوە ئەگەر نەبوو بە تەنها بژی ئینسان عەزیزان مەحکومە بە تەنهایی مەترسە باشە مەترسە بەڕاستی پیاو بە یان ژن بە مەترسە ئەگەر کێشەکەی تۆ تەنهاییە ئەتوانی بە تەنهایی بژیت ئەگەر کێشەکەی تۆ سێکسە ئەتوانی بەبێ سێکسش بژیت ئەگەر کێشەی تۆ نەبوونی خۆشەویستیە بڕواتە بێ ئینسان ئەتوانێت بەبێ خۆشەویستیش بژی بۆیە ویقاری خۆت وەکو پیاو لە دەستمەدە باش نییە ئەگەر کێشەت ناوگەڵتا بڕۆ سەر هینە ئەها ساتوری قەساپەیە بیخە سەر ئەوە یەک دانە لەو ساتورەی پیاکێشە لەسەر تەختەینەکە دارەکە و بیقتێرە با هەردێک بەڕاستی بۆی کەرامەتەیە بێلاکەتە مەڵە وەڵا کاکە ژنەکەم ڕۆیی یا لێگەڕێن لێگەڕە با بڕوە کاکە باشە من هەمیشە وتومەوە هەمیشە ئێڵێمەوە بمرە بەڵام وەکو پیاو شکۆ لە دەستمەدە بەڕاستی پشکەرە ئەم دنیایە بەس وەکو پیاو بمێنەرەوە باش نییە هەموو پیاوێک حەزەکە لەم دنیایە کە سەر بنێ بە نازان چی و سنی ژنێک و ئەلەن بابەتانەوە بەڵام کە وەختێ لەسەر ئەوە بوو کە کەرامەتی تێک بشکێنێ پشتی تێ بکە بەڕاستی تەواو ئەتوانی بەسەر هەموو شتێکا ساڵ بی چۆک دامەدا بۆ هیچ شتێک لەم دنیایە عەزیزانی من ژیان تەنها گەشتێکە لە خۆتی قورس مەکە مەسەلەن بۆ نمونە تۆ سەفەرێکێکی بۆ کوردستان یاژی بۆ شوێنێک مایەک ئەمێنیتەوە دواییتەوە بۆ شوێنەکەی خۆت وای دابنێتەوە 70 80 ساڵ
هاتوتە ئەم دنیاە سەفەری کردو بۆ ئێرە گەشتێکی کردو دوای ئەڕۆیی خۆ هاتنە ئەم دنیاە و مردنەکەی گەشتێکە بەڵام گەشتێکی یەکمانگی یا دوومانگی نییە بەڵکو 50 ساڵە 6 ساڵە 70 ساڵە 80 ساڵە 90 ساڵە دوای ئەم گەشتە کۆتایی پێرە دواییە باشە کەواتە تۆ بۆچی وا لە خۆت قرس کردووە بۆچی تۆوا ئاڵۆزی کردو بەڕاستی ئەدێ ببین بەچی و بگەیتە کوێ چاوەکەی من عەزیزەکەی ئارام ئەحمەد نەخێ هیچ کێشە نییە تەنهایش ئەتوات ئینسان بە تەنها لەدایکە بێ بە تەنهایش دوجار ئەمرێش دەگۆڕەوە ئەتوانێت بە تەنهایش بژی بەڕاستی کاکەجێ بە تەنهایش بژی خۆ ئەگەر بۆ کرا ڕەفیقێکی سەمیمی و دەستکە ئۆکەی بەڵام ئەگەر نا بەبێ کەرامەتی مەژی لەبەرەوەی کە تەنها نەبیت من پێم وایە ئەوەی کە لە تەنهایی ئەترسێت ترسنۆک باشە بۆیە خۆشەویستانی من ئەوانەی لەم دنیاە ئازاری پێ ئەگەێنن نزیکەکان و دۆستەکانی خۆتن باشە چونکە دوژمن زۆر دوورە لە تۆوە تیری دوژمن بە تەواوی نات پێچێت باشە بیشی پێکێ ڕەنگە و ئازایی نەبێ بەڵام تیری نزیکەکانت چونکە نزیکە ڕێک لە تەختی دڵتی ئەدا بەڕاستی چونکە نزیکە باش ئەو پێکێ ئەزانێ تیرەکە لەکوێت ئەدا بۆیە تیری دوژمن زۆر ئاساییترە لە تیری نزیکەکانی خۆت باش نییە من لە بەریتانیا لەگەڵ هیوا ئەحمەدا بووم تەلەفۆنمان بۆ کوڕێ کرد کوڕەکە 120,000 پاوەنی هەبوو ژنەکەی هەستا بوو بەدزیەوە 120,000 پاوانەکەی بردبوو چوو بۆ لای پیاوێکی تر کابراش نەیوێرا بوو هیچ کات خوا جەڵدەیەک لێ یا بوو ڕێک لە خەسەخانە کەوتوم کە ئێمە تەلەفۆنمان بۆ کراوە هیوا ئەحمەد لە ژیانە ماوەش کرد ئەزانێ چونکە پارەکەیش کاشە بە کرێکاری کوێ کردوێتەوە ئێخۆ ناتوانێت شکات کە بڵێ کاکە وەڵا ژنەکە پارەکەی بردووم چکە پارەکە ڕەشە دەوڵەت بیبا و ژنەکە بیبا وەکو یەک وایە لێرەوە من بەو پیاوم تۆ نابێت جەڵدە لێ بدە برای من تۆ هەڵەت کردووە چووی نهێنی پارە و ژیان لای ژنەکەت وتووە تۆ متمانەت پێی هەبووە بەڕاستی پیاوی عاقڵ متمانەی لە 100% بە چاوەکانی خۆشی ناکە بە مناڵەکانی خۆشی ناکات عەزیزانی من ئەو سەردەمانە گوزەشت بەڕاستی تۆ بەچی خەڵەتاوی بەوەی کە ئێمە خێزانی بە ژووری نووسنەکەت خەڵەتاوی بە قسەی نووسی ژنەکە خەڵەتاوی لەبەر مناڵەکانی خەڵەتاوی ئەوە ڕۆشتووە ئازیزان بەڕاستی ئەوە ڕۆشتووە کاتی خۆی من چەندجار باسم کردووە کە حاجی عەلی باوکم بە ڕەحمەت بێ کە ئەهاتەوە بۆ ماڵەوە لە هەوارە بەرزەیە لە هەر شوێنە بووینایە کە ئەهاتەوە ئێمە حەوهەژ مناڵ و دایکم و ئەلەم بابەتانە باوکم سڵاوی نەیەکرد بڵێ سەلام عەلەیکوم ئێمە یەکسەر هەڵەسەینە سەر پێ ئەمان و باوکە بەخێر بێتەوە اینجا ئەویش وەڵامی ئەداینەوە ئەوی سوپاسانەکەمی ئەوی بێوەی بنی ئەوی سەلامەت بنوتەوە باشە ئاوا بوو ئەسە دەمانە بۆ لەبەرەوەی باوک حرمەتی خۆی هەبوو کاکە ئێستا تۆ قەرنێ بچۆرە دەرەوە کاکە ژیان کەی تۆ بۆ ماڵەوە مناڵەکە ناجوڵێنێ ئازیزەکەی من هەر ناجوڵم لێ باوکە بەخێر بێتەوە نەکەر هەڵ ناسن لەبەرێ ئەسڵەن سڵاویشیان لێ بکە وەڵامە نایەتەوە یا لەژێر لێ وەڵە بەخێر بێ یا لە چۆنی باشە ئەوانە هەمووی لە مناڵی خەڵکا بینیوە لە هەموو دۆست و ناساوەکانە بینیومە چونکە خەریکی مۆبایلەکەیەتی سڵاویشی لێەکەی جوابوو نایەتەوە نەک ئەوەی دابنیشێ تۆ ئەوە بکەی کاکە خۆشنەکەیش وەکو جان بەپیتەوە نایە بڵێەوەی پیاوەکە بەخێر بێتەوە و ئارەم بابەتانە ناخێشتی وانی ئەوانە نییە کاکەجێ بۆیە ئەو سەردەمانە کۆتایی پێهاتووە کۆمەڵگای مرۆڤایەتی لە ژێر ڕچێفی ئەم نیۆلیبرالیزمان تەواوی ئەمشان لە یەک هەڵوەشاندووە ئینسانەکان بە تەواوی مانە ئەنانی بوون لە حەقیقەتە باشە کاکە ئێوە خۆتان ڕۆژانە ئەیبینن حەشیش ئەفرۆشن جگەرە ئەفرۆشن وەڵڵا ئاگام لێیانە ژن و پیا و بەیەکەوە ئەچن بۆ ئەمرۆ بۆ حەج بە پارەی حەشیشە و پارەی جگەری ڕەش کاکەجێ باشە ژنەکە جگەرە ئەفرۆشیە ئەچی ئێواران بە پارەی جگەرە فرۆشی و قاچاخ و ئەوانە ئەوە مەنجەڵە یاپراخەکە ئەیبا بۆ مزگەوتێک ئەڵێ ها نوێشکەرەکان بیخۆن باشە دزە درۆزنە ئەچی ئەو کارەکات باشە مەلاکانیش لە ئەوروپا لەگەڵ ڕێزم بۆ مەلا باشەکان چونکە بە قازانجیانە ئەچن ئەم مۆزوعانە ئیسلامێنن باشە دوو قسەی پیاکە ئەڵێ حەڵاڵە چونکە بۆ خۆیانە حەڵاڵی ئەکەن باشە پارەی لە فرۆشیان بەرێ وەریەگرن پارەی دزی پارەی چەتەی ئەمانیان بەرێ وەریەگرن بۆیە من بڕوام بە هیچ ئەمانە نەمەوە لە حقەتە عەزیزانی من باشە لێرەوەیە ڕۆژانە دێن وتاری ئەم بەناو مەلایەنە کە خەریکی باسلگانین کە هەمیشە پۆشتە و پەرداخن وەکو یەسی ئارام ئەحمەد باشە بێتە بەردەسم من زەڵبێکی لێتم نەگویان لێگرم نە بە مرۆڤیشیان زانم بەڕاستی چونکە ئەزانم کە خەریکی چی باشە ئەم ئارام ئەحمەد بەگوێ یەک ئایدیا ناکە ئیلا ئەو کە لەسەری خۆم لەبێت ئەوەی ئەیکەم مێشی خۆم پێمەڵێ ئەگەر پێچەوانەکەی هەموو ئایدیاکانیش بێ هەر ئەوواکەم باشە حتا پێچەوانەی هەموو ئەحکامەکانی کۆمەلگاش بێ هەر ئەوواکەم بەڕاستی یاخیە بم لە هەر هەموو شتێ خۆشەویستانی من
چونکە بە پێی تەجروبەی خۆم گەیشتووەتە ئەو بڕوایە کورد هەر چێکی کرد تۆ پێچوانەکەی بکەرەوە بە تایبەتی کوردی باشوور پێچوانەکەی بکەرەوە قازانجت وتی ئەمە حرامە مەیکە ئەوە بیکە حەڵاڵی حەڵاڵە وتی ئەمە حەڵاڵە مەچۆ بەلایە ئەوە بڕۆ بەلایە تەواوی ئەمە بە تەواوی حرامە کەوتی حەڵاڵە تۆ بزانە کە حرام بەڕاستی باش نییە ئازیزان من ناتوانم بڕوا بەوە بکەم لەش فرۆش بچێ بۆ ئەمرە بەو پارەیە بەڵام کۆمەڵێ مەلا بڵێ ئافرم ئەوە گەڕایەوە خۆ کاکە میزەرگانی بچۆ گەڕاوتە زەحمەت دەبێ کە گەڕایشەوە ئەم حاجی ژنە لەش فرۆشە خۆشەویستان شەوانە ئەچێتەوە بۆ لای مەسئولەکانی پارتی بێشێتی ئەو دەستانەی کە دەوێ ئەم حەجەی پێکردەوە ئەوەی پێکردووە اینجا دوور لە ڕووی ئێوە دوور لە ڕووی ئێوە ئەیهێنێ بە ناوگەڵی شێخ جەعفەر و ئاسۆ ئەڵمانیا یا ئەیتیان یان ئەیهێنێ بە ناوگەڵی جەلالی کۆنەبریکاری ئەلەم بابەتانەیە ئەمە خۆی بێڕێزیە بە حەج و ئەمر و ئەلەم بابەتانیش خۆشەویستانی من باوەڕم بەو شتانە نییە باشە هەرچی ئاەت و حەدیسە لەم دنیایە بۆم بهێنەرەوە من دشی ئەم ڕەفتارانم بەڕاستی بۆیە بڕوام وایە ئەبێ بە پارەی ڕەنج بە پارەی حەڵاڵ تۆ بچی بۆ حەج بچی بۆ عەمرە حتا ئەبێ بە پارەی حەڵاڵ تۆ بچی خێر و سەدەقە بکەیت نەک بە پارەی دزی و ساقچێ دوو لە ڕووی ئەوە خراپی باشە نوێژێک ڕۆژوویەک نەجێرێتەوە لە خراپە لای من نە نوێژە نە ڕۆژووە بەشکم ڕیاکارانەیە درۆزنانێ ساختەکارانەیە بەڕاستی نوێژ و ڕۆژوو ئەبێ لە خراپەکاری بپارێزی جا تۆ لێرە دزیەکە بکەیت و نانە حرامەکە بخۆیت و دوای نوێژەکەی شەکەی بڵێ وەڵا هەر شتە بەڕێگەی خۆی ئەمە نابێت ئێستا هەمووی واڵێ ئەڵێ کێشە نییە هەموو شتێ بڕێی خۆی نوێژەکە بکەوە لەشی فرۆشە نوێژەکە بکەوت دزی بکە نوێژەکە بکەوت درۆ بکە لەسەر بەرماڵەکە تەواوی دەستکە بەبێ ئەخلاقی و بەبێ ڕەوشتی باشە من لەگەڵ ئەمە نیم بەڕاستی من لەگەڵ ئەمە نیم بۆیە کاتێک کە ئەڵێ وەرەوە بە کوردستان بێم چی بکەم لە کوردستان کاک بێم بۆ لای کامە برایەتی و کامە دۆسایەتی و کامە خزمایەتی و کامە هاوڕێتی و کامە ئەوین و کامەکە بێم بۆ شو کاک خۆ هەمووتان مامەڵە بە یەکترەوەکەن ئێوە کاکە پارە لە باشوور ئەولەویەتە باشە پارە بۆتە باوک بۆتە خۆشەویستی بۆتە ژن بۆتە مێرد بۆتە مناڵ بێتانم بابەتانە کاکە باشە کاتێ دایکێک گەڵێ ئەو ڕۆڵە شەڵا بکوژای تا ئێستا شەیدانەکە مەرگتایە ئیتر هەموو شتێک کۆتایی پێ لەو کۆمەڵگەیە بەڕاستی کامە ئازادی کامە ڕێز و محیبەت خۆشەویستە تۆ لەو کۆمەلگایە کاکە کابرا یەک قاپ ئارەقی خۆتەوە بە ئەزم ڕاستیارە لێخوڕێ کاکە یەک قاپ ئارەق پۆلیسێ ناڵێ کاکە تۆ بۆ خۆیتەوە سیارە لێخوڕی ناری بە یەکشێ بڵێ لەل چوار فیشەکەی پێ نێ پێوە ئەنێ کاکە بابە کوردستان غاباتە غابات کۆمەڵێک گورگ مەڕەکان لەگەڵ کۆمەڵێ مەڕە یعنی واتە کۆمەڵێ گورگ و کۆمەڵێ مەڕ تەواو بۆیە تۆ یا ئەبێ لەو کۆمەلگایە گورگ بی یا ئەبێ مەڕ بیت بۆیە من وەکو ئارام محمەد کۆمەلگایەکمێ کە ئینسانی بێ من ئەمەوێ گورگ نەبم ئەیش مەوێ مەڕ نەبم باشە بەڵام لەو کۆمەلگایە تۆ ئیلا ئەبێشیشیان بیت باشە تۆ ئێوە هەر کەس لە ئاسی خۆی دیقەت لە هەموو لە کۆی کۆمەلگای کوردی بدەن خۆشەویستان هەموو خەڵکی ئێمە شەریفە هەمووی پاکە هەمووی نازانێت درۆ چییە قەت درۆ ناکا شتیوانیە بەڕاستی لە کۆمەلگای ئێمە درۆ نییە هەمووی یەک ڕووە هەمووی دەم پاکە هەمووی محتەرەمە هەمووی قارەمانە هەمووی نیشیمان پەروەرە هەمووشی کورد پەروەرە بەڵام سەیرەکەی هەمووشی پێچەوانەکەی ڕاستە هەمووشی پێچەوانەکەی ڕاستە خۆشەویستانی ئارام محمەد باش نییە هەندێک کەس پرسیارەکەن ئەمەوێ کەوڵەیە پرسیارەکانی بدەمەوە من بڕوام بەوە نییە لای من ئەوە درۆیە کە ئەڵێن خۆشەویستی و ئەوینداری ناگۆڕێ بە نەفرەت و قین باشە منڵێم ئەو دۆیژی گەورەیە پێم وایە کە ناگۆڕێ خەڵک دەڵێ ئەگۆڕێ ئەکرێ درۆ هین ئەکرێ خۆشەویستی ببێ بە قین من دەڵێم وای نییە بەڕاستی قەشی وان نییە لە فەرجی ئارام محمەدە ئەوەی کە وای لێ لە بناغەوە خۆشەویستی نەبووە بەڵکو بەرژەوەندی تایبەت بووە ئەنانیەت بووە باش نییە هەموو شتێکی بەدڵ بووە ویستوتە بۆ خۆت بێ تا بۆ خۆت بێ زۆر باشە و خۆشەویستە ئەگەر لەگەڵ ویستەکانی تۆ دەرچوو ئیتر ئۆتۆماتیکی نەفرەتەوە ئەبێ بەڕق باش نییە بۆیە وەکو سیاست خۆشەویستی و ئەوینداریش لە باشوورە ڤایرۆسی گرتووە ڕێک وەکو سیاست وایە لە سیاسەتە یەکێتی پارتی هێناویانە لەگەڵم بیت خراپیش بە تۆ هەر باشیت لەگەڵم بە دزیش بی تۆ هەر دەست پاکیت نیشتیمان فرۆشە بە ئارەزوی خۆت بەڵام تۆ هەر نیشتیمان پەروەریت ئەگەر لەگەڵم نەبی شەریفیش نەبی تۆ هەر بێشەرەفیت دەست پاکیش بی تۆ هەر دەست پیسیت باش نییە بۆیە خۆشەویستی و ئیلاقاتی بینی ئینسانەکانیش تووشی هەمان دەرد و هەمان بیماری بووە باشە بۆیە بەیەکەوە ژیان لەگەڵ یەکرا بە تەواوی مانە هەڵوەشاوەتەوە مانایەک نەماوەتەوە بۆی کە بەیەکەوە بن چاوچنۆچی هەموو خەیاڵە جوانەکان و ئەندێشە جوانەکانی ئینسانی بەتەواتی کردووە بەکەداوە باش نییە
بە کورتەکەی ئاوایە ئەگەر بۆ من بیت باشی ئازیزی خۆشەویستیت ئەگەر بۆ من نەبوویت ئەو تۆ نەفرەت کراویت و تەواو باشە ئێوە لە باشوور ئەمەتان ناونەوە عیشق ئەمەتان ناونەوە خۆشەویستی بۆیە لە فەرهەنگی ئارام ئەحمەدا بەڕێی خۆم کەسێک بەڕاستی کەسێکی خۆش بوێ بە هیچ جۆرێک ئازاری نادات باشە بەڵام ئێوە ئەمڕۆ ئەمرن بۆی خۆشتانەوێ بەیانە ڕقتان لێتی دوو بەیانی تەمەنای مەرجی بووەکەن بە ئازارەکانیشی خۆشحاڵە بن بۆیە ژن و پیاوی ئێمە دەیان ساڵەکە بە یەکەون گوای یەکتیان خۆشەوێ بەڵام یەکێکی خۆش ناوێت بەخوا هاتۆزی ئازادی هەیە بڕۆ سەری هەڵوەشانەوەی خێزانەکان کە لە ئەوروپا لە کوردستان تۆ ئازادی هەیە باش نییە چونکە بۆ لە بەرەوەی لە ئەساسە لەگەڵ یەکە درۆکە باش نییە من زۆر کەس پەیوەندیم پێوەکە لە ژیانی کۆمەڵایەتیە بە هەزاران ژن بڕۆ قسەیان لەگەڵاکە بەشە تێ متمانت پێ بکەن لە 100% کە سفرەی دڵی خۆیان نەکەنەوە لە تازە ئاوای لێ هاتووە خەکەکە لەبەر مناڵ و لەبەر قسەی خەڵک و لەبەر کەس و کار و بابە ژن ناسان بڕاستی چۆن شیوە بێ کاکە چۆن تەمەنێ ئاوا بژیت وێ هەندی حقایقەیە ئینسان ئەبێ بیڵێ نابێ بترسێ لەوەی کە تەخوینی ئەکەن یا سوکاتی پێک ڕەجمیش بکەن ڕاستیەکان بڵێت ئەوەیە بۆیە ئینسان بەگشتی ئەگەر کەسێکی خۆش بیت چشن بێت چی پێ حەقم نییە ئەگەر پێشی ڕازی نەبوو ئەبێت تۆ هەر تەمەنای خۆشبەختی بۆ بکەیت نەک کە پێت ڕازی نەبوو بیکەی بە دوژمن بۆ خۆ بەڕاستی لەم بابەتانە من دنیایەکم لایە خۆشەویستە بەڵام بەڕاستی حەز ناکەم خۆم لە قەری کۆمەڵێ مەوازە بدەم بەڕاستی حەز ناکەم کۆمەڵە شت هەیە بیخەمە سەر زمان و بە ئێوەی بڵێن بۆیە ئەم شەو ئەو کورتە بابەتم باس کرد بۆ ئێوە بۆی دەرگا بکەمەوە بۆ کۆمەڵی قسە و باسی تر لە چەند شەوی ئایندەیە ئەزانم کۆمەڵی لایف قەرزارم بەڵام خۆشتان زان کە کێشەی پەیج و ئەلم بابەتانم هەیە بەڵام لە کۆمەلگاکەی ئێمە ئێسا ئەو کۆمەلگای کە ناوی کۆمەلگای باشوورە هەشت شتێک تێکەڵاو بۆ بەسەریەکە نەخۆشەویستی جیاکەنەوە ئێستا لە ئەوروپایە خۆشەویستە لە ئەوروپایە هەم خۆشەویستی هەیە هەم عیلاقاتی جەستەیی هەیە هەردووشی بەڕاست و ڕوان ئاوایڵێ ئەڵێ ئەمەیان عیلاقاتی جەستەییە ئەمان عیلاقاتی خۆشەویستیە جا لە خۆشەویستیەکە چی ڕۆدا و بەحسێکی ترە بەڵام لای ئێمە هەمووی تێکەڵاو کراوە بەسەریەکە هەمووی تێکەڵاو کراوە خۆشەویستانی من هیچی لە جێگەی خۆیان نییە هەمووی بەدرۆ ئەرەوەڵە تۆ من ئەم بابەتانە زۆر هەیە کە ئینسان باسی بکات بەڵام ئەو کۆمەلگای ئێمە فێری ئەوە بووە کە ئارام ئەحمە هات تەنها و تەنها بێت باسیشی بکەم یەکێتی وای کرد و پارتی و بەڵام خۆی خەتەرەکە ئالەمانەیە بەڕاست خۆشەویستانی من ئێوە هەمووتان بوون بە دوژمنی یەکتر هەمووتان بوو دوژمنی یەکتر لە کۆمەلگای لەم کۆمەلگای ئەوروپیا کە نەژن نەپیا و درۆ لەگەڵا ناکە کاکە تەواو قسە لەگەڵ تۆکە ئەگەر خۆشی بێڵی خۆشمەوێت بەپێی کات ئەگەر بۆ جەستەیش بێ ئەڵێ بۆ جەستە تۆمەوێت تەواو جایان ڕازی بی یا ڕازی نابێت تەواو خۆشەویستی بۆ خۆشەویستیە عەشق بۆ عەشقە باش نییە تەواو بەڵام سێکس بۆ سێکسە ئەمە ئەوینداری نییە ئەمە عەشق نییە بەڕاستی تەواو بەڵام ئێوە هاتوون ئەمەتان کردە بە خۆشەویستی 1001 درۆکەی بۆ پیاوێ یا بۆ ژنێ تەنها بۆ سێکسێک 1001 درۆکەیت حەچی شت هەیە لەو باشوورە کە من دیقەتم لێیاوە هەر هەمووی تێکەڵاو کراوە خۆشەویستان هەمووشی بە بەرنامە بە درۆ وای لێکراوە هەر هەمووشی ساختەیە لە حەقیقەتە بۆیە لە سەرەتای قسەکانەوە وتم کۆمەلگای ئێمە زۆر دووڕووە بەڕاستی زۆر درۆزنە کۆمەلگای ئێمە باش نییە یعنی ئەمەندە ئەو کۆمەلگای ئێمە فێرە درۆ بووە ڕاستی قبوڵ ناکات ڕاستی قسە قبوڵ ناکە لایقەتە ئێستا تۆ ژنێک بە تۆ ژنێک بە تۆ بۆ نمونە بە من با باسی کەس دەکەم بەم دەڵێ ئارام ئەحمە خۆش بێ ئەڵێم داوای لێبوونەکەم وەڵام من تۆم خۆش نایە بنمونە یەک ملیۆن گوێ نایە دوایی خۆ نابێ برای من ئێمە ڕاستێکم پێوتوی بە قوربانە بە بۆچی ئەدوێت تۆ هەر درۆ لەگەڵا بکە ئەم کۆمەلگای ئێمە ئەبێ درۆی لەگەڵاکەی ئەبێ بە درۆ خۆش بوێ بە درۆ نازان بە قوربانی بی بە درۆ بە ساقی بی ئیلا تۆ هەر ئەبێ درۆ بکەی یعنی درۆی ئەوێ بەڕاستی ڕاستی ناوێ ڕاستی بۆ بە باعیسی سەر ئەگەر ڕاستگۆبی ناتوانێ بژیت
وای لێ هاتووە خۆشەویستان بازرگانێک ئەگەر بێت و بەڕاستگۆیانە بازرگانیەکە بکە لەماوەی 1 ساڵی ئیفلاسەکات باش نییە ناتوانێت بەڕاستگوی بازرگانەکەی بکە دوکاندارەکە هەروە قەسابەکە هەروە فڵانە فیسارەکە هەروە خۆشەویستی عشقەکەی هەروە بەڕاستی ئەبێت و ئیلا درۆ بکەیت ئەوەیە کەس ناتوانێت ڕاستیەکان بەیەکتر بڵێ بۆچی لە چێ ترسی اینجا عزیزان ئەمەشتان بەڕووتی پێ بڵێم ژن و پیا و بکەر و بدەریتیانی هەردووشی بکەرە باشە تۆ خۆشی تێ ئەویش هەیەی باوەش هەیە ئەویش هەیەی ماچ هەیە ئەویش هەیەی یەک زەڕە جیاوازیان نییە باش نییە جا برادرە پرسیایەکی دەمەوێت کاک ئالا مەحمەد تۆ بۆ سەر ئەوە قسە ناکەی ئایا لە عێراقا ئێستا ئەیانەوێ کچی 9 ساڵیش بن بە شوو ئایا سێکس و زەواج لەگەڵ کچی 9 ساڵیە ڕەوایە تۆ ڕێ چۆنە بەڕاستی ڕێی من لەسەر ئەو مۆزوعە بەمانای کەلیمە وەحشەتە باش نییە ئاژەڵیش کاریوان ناکە لێرەوە بۆ هەموو بۆ برادرە ئەڵێم و بە هەموو خەڵکیش ئەڵێم کە ڕێی ئالا مەحمەد بزانێت ئەو کە لە عێراقەوە قسە قۆڕان ناکەن پیاوێ پیاو بێ لەگەڵ کشێ ناخەوێ کە لە خوار 18 ساڵیشەوە بێ من باسی پیاوەکەم هاکە تەمەنی هەیە باسی کوڕی خوار 18 ساڵ ناکەم ئەوانە کە ڕەفیق و هاوتەمەنیەکەن ئەوە ئەوتر کەیفی خوانە بەڕاستی باسی پیاوێکم کە تەمەنی هەبێ باشە بۆ 9 ساڵ و بۆ 10 ساڵ و تا 7 ساڵ و ئەمانش لای من نابێت بەڕاستی تەواو کچانیش تەنانەت شوکردنیش دەبێت دوای 18 ساڵی بێ نەک خوار 18 ساڵی بەڕاستی بۆ شوکردن نابێت عەسەن خوار 18 ساڵیش خۆشەویستان ئیتر مەڵێن وەلا کاکە فڵانە کە زوای کردووە ئەم قسان لای ئالا مەحمەد نایخوا هەر کەسێک کردوێتی کارێکی خراپی کردووە کارێکی باشی نەکرد تەواو ئەمە ئەبێ قەدەغە بکرێ بەڕاستی مناڵ ئەبێ دنیای مناڵی خۆی بکە کچی 9 ساڵی 10 ساڵی 12 فڵانە فیزا ئەبێ مناڵی خۆی بکە بەڕاستی هی ئەوە نییە زەواجکە هی ئەوە نییە لەگەڵ پیاوە بێ خۆشەویستانی ئالا مەحمەد باش نییە بۆیە پیاو نەکرد پیاوە حیوانیش نابێ بە خەیاڵش بیر لەوە بکاتەوە کە بریشێ بەبەر مناڵێکەوە کەسێک کە ئەم کارە بکە یا قەنەعەتی بەمە هەبێ ئەبێ لە کۆمەلگا دوور بخرێتەوە دەبێ بیخەنە جێگایەکە کە موقەپەت بێ بەڕاستی نابێت تێکەڵاوی کۆمەلگا بێ چونکە ئەم کەسە خەتەرە بۆ کۆمەلگا هەڕەشەیە بۆ سەر مناڵان لە حەقیقەتە تەواو ئیتر ئەو کەسەی کە لە عێراقا دائنیشێ و قسە قۆڕانەکە سەری لە بەردیە بەڕاستی سەری لە بەردیە کە بدائنیشێ باسی کشی 9 ساڵیەکە بۆ زەواج و بۆ شوکردن و بۆ فڵانە فیسەر ئەم بابەتانە ئەمە کارەساتە خۆشەویستانی من ئەبێ لێی گەڕێی مناڵی خۆی بکە گەنجایەتی خۆی بکە پیاویش پیاوانی خۆی بکە بەڕاستی تەواو ئەمە ڕاستیەکەیتی بابەتێکی ترم هەیە تازە ئەم شۆفریا ناکەوم بەڵام هەوڵ ئەدەم هەر لەم شەوانەیە دووری نەخەمەوە خۆشەویستان ئەویش لەسەر کۆمەڵی ڕەخنەیە بەڕاستی لەسەر پاڤڵ و پارتی و هەڵبژاردنەکان و ئەلەم بابەتانە سڵاو سەرچاوی من بەخێر بێن سەر ڕۆحمەتن خۆشەویستانی ئالا مەحمەد لەم شەوانەیە دووری ناخەمەوە ئاوا سێ چوارشەوێکی دەیدەمەوە خزمەتان ئەو بابەتەشتان پێشکەشەکەم هیوادارم کە سوودێکم بە هەموو لایەکتان گەیاندبێ و حرمەت و خۆشەویستیم بۆ هەموو لایەکتانەیە ئازیزانی من بابەتە کۆمەڵایەتیەکان من پێم وتم دوای ئەم هەڵبژاردنانە کۆمەڵە شتێ ئەیگۆڕم کۆمەڵێک بابەتی بڤە هەیە لە کۆمەلگای ئێمەیە ئەبێ من دەستی بۆ بەرم بەڕاستی ئەبێ دەستی بۆ بەرم و ئەبێ بیڵم ئیتر خەڵکانێکی تر ئەوانەی مەحافەزەکارن و ئەوانەی کە دوو ڕوون و ئەنە بە چی ئەڵێن بەڕاستی و مشکلی خۆیانە بەڵام من دەست بۆ کۆمەڵێ مەوازە بم لە کۆمەلگایە کە کەس دەستی بۆ نەبردووە نیانوێرەوە دەستی بۆ برن نەک ئەوەی کە نەیزانن دەستی بۆ بەرن بەڕاستی ئیتر من بە خواتان دەسپێرم خواتان ناکرێ عزیزان ناکرێ بەڕاستی مناڵی نۆستۆ شوێ بکاک چه ئاژەڵداریە کە ئینسان شتیوە بکە کاکیژن با چێکن بەی من دەی خۆشەویستان تا جارێکی دێمەوە خزمەتان بەخواتان دەسپێرم شەو شۆکاتان خۆش بێت ڕێز و حرمەتم بۆ هەموو لایەکتانەیە ئازیزانی ئالا مەحمەد وەڵای شەڵا ڕەشەکە هێشتا نەهاتوە خاڵێکیان با بەدەستم بگای شەڵا شەڵا ڕەشەکەیش لایفەکەی پێوەکەین خەمە نێبێت ئەرە وەڵا ئامادەیە بەس ئێشتا بەدەستم نەگەیشتۆ برای من ئەرە وەڵا جا بزانین قۆسکەلەی بێ شەڵا ڕەشەکەشمان دەی خواتان لەگەڵ ئازیزانی من بەخێر